وەختتان وەخێر. حرەکەتی انقلابی و قارەمانانەی خەڵکە مەهاباد ئەمڕۆ تەلاشە دەیان ساڵەی دەوڵەتە ئێرانی لە قەلبکردنی مێژووی خەڵکی سەرزەمینە کوردەواری باتڵۆ کردو. دەوڵەتە ئێرانی و دارودەسەی دەوڵەتە ئێرانی وا گەرەکیان بوو تووڕەیی ئینسانە کوردی لێی بسێننەوە و بیبەنە خانەی جامعەی مەدەنی، بیبەنە خانەی هەڵپەڕکەکردن و نەورۆز و بیبەنە خانەی تەسلیم بوون و خەسیاگی. ئەمڕۆ واقعیەتە موکریانی دەرخست. دام و دەستگاکانە دەوڵەتە ئێرانی لە محەممەد تۆریاگە خاتەمی و لە کون هاتە دەرمڕۆ لە دوای تەعەیون پەیاکردگە هەزاران هەزار خەڵکە مەهاباد وا لە مؤسسات دەوڵەتە یەهودیە کۆرپرەیتیە ئێرانی تێپەڕی و دام و دەستگا نگریسەکانی دایە بەربەردان و فەتحی کردن، لە بەهزیستی و تا کۆمیتەیە ئەمداد تا فەرمانداری تا بانکەکان. ئەمە ئپیدمی مەهابادە و قیام دەرئەخات و ئاخێز دەرەخات. ئەمە ئاخێزە کوردانە و ئەمەسە کە حاکمیەت لێی ئەترسێ. دار و دەستەکانە حاکمیەت ئەحزاب منتەسەبە بە کورد فاسدەکانە تاریخ کورد منقەلەبکەرە ئاوەژووکەرە درۆزنە دام و دەستگای دەوڵەتە ئێرانی زیقیان کردگە و گەرەکیانە ڕەوایەت سوارکەن بە تووڕەیی خەڵکە سەرزەمینە ئێمە لە ڕاماڵینە بێگانەیە داگیرکەرە نامتەعەلقە بە سەرزەمینە ئێمە. بۆی ئەوان بە هەموو دام و دەسێک و گەرەکیانە تووڕەیە مردم بە نەمایشە ئینقلاب بقۆزنەوە و ئەوانەی کە ئەمڕۆ لە دام و دەستگاکانە دەوڵەتە ئێرانی تێپەڕین و بەربەردانیان دان و فەتحیان کرد بە ئەناسر و سناریۆی سپای پاسدارانی بزانن. ورد و درسیان لە شەبەکەی ئیجتماعی خەلیکە تەزریقە ئەوەن هاوکات لەگەڵ گاتفادریان حەمەی خاتمی. با بزانن من هەر لە پێشووتریشەوە بە دەوڵەتە ئێرانی وتم بە کارتە مردمە ئێمە بازی مەکە. ئەگرا سەرزەمینە کوردانە لە دەست دەرەچێت و ئەبێت بە ئەپیدمی و توش ئەوی یەکەم ڕۆژ لە شارە شنۆ توش بوویت، لە سنە توش بوویت، بعد داوە گەرەکت بوو سەواری کەی ئینقلابە فەمینیستیە ژنجیان ئازادی. وەلێ ئەمڕۆ مەچەکە قارەمانانەی خەڵکە ئینقلابیە سەرزەمینە ئێمە و ئاخێزە کوردان بە ئێوە سابتی کرد ئەم بازیە ناوەنەوە. داگیرکاریە ئێوەیە نامتەعەلق لە ناو زەهنە ئینسانە کوردیاوگە و ئەو بەردانە لە خیابانە فڕێی ئەدا لەحزە لەحزە لە ژێرە چمکە تۆ و تەسخیرە تۆ تێتە دەرۆ. تۆ بە ئەحزابە هاوکارت بە سلیبری گەلەتە هاوکارت گەرەکتە ئەم واقعیەتە بگۆڕیت، گەرەکتە ڕەوایەتە تری لێبەی. ئەوە ئێمە مەسئولیەتی ئەگرینە ئۆهدە، ئەوەی بەردێکی تەقاندگە بەرامبەر بە مؤسساتە دەوڵەتە ئێرانی، ئەوەی لە دەوڵەتە ئێرانی تێ ئەپەڕێت یارە ئێمەس، یارە ئەم سەرزەمینەسە و یارە ئاخێزیە. ئەوەی وان نەیگەرەکە مەسئولیەتی بگرێتە ئەهدە. ئێمە ئێژین ئەم جۆرە ڕەفتارە ئینقلابیە واقعیە و ئەمە ئینقلابە واقعیە و ئەمە ئینقلابە بەرساختەی سپای پاسداران نییە. ئەوە ئینقلابە بەرساختەی سپای پاسداران و دەوڵەتە ئێرانی و ئەمریکایە وا لە کوڵە سووچێکە شعارێکی هدایەت شودەی ژنجیان ئازادی ئەدا لە کوڵە سووچێکی دانشگا شەم حەلەکە. ئەوەی بەرد ئەتەقێنێ و مؤسساتە دەوڵەتە ئێران ئەگرێت. ئەوە ئینقلابە واقعیە. ئەمە و سەر و بەندە بوو وا پێتانم وەت ئەم خەڵکە ئەوەن گەرەکتانە بە تەکڕەوایەتی بیوەن تا وەختە سەرکردنە دام و دەستگای سەرکوت بە ناوە دەوڵەتە ئینتقالی. لەوێ لەگەڵ مەچەکە خەڵکە کووردا ڕوبەڕوو ئەونەوە، لەوێ لەگەڵە جەمعیەتە هەزاران نەفەریەم خەڵکە ڕوبەڕوو ئەونەوە. وا ئیمڕۆ لە تەکتەکە مؤسساتی ئێوە عبوریان کرد، نەک بە تەنها بانک، نەک بە تەنها فەرمانداری، بەڵکو دوونەهادە داپڵۆسێنەرە بەهزیستی و کۆمیتەیە ئیمداد خومەینی وا خەڵکە ئێمەی لە مەعیشەت خست و لە مالکیەت خست و فێرە سواڵی کردن، سواڵە کۆمیتەیە ئیمداد خومەینی کردن. ئەوەی ئەمڕۆ حاڵە گشتیانی خراو کردگە، ئەوەی ئەمڕۆ گەرەکیانە بەر بە خەڵکە مەهاباد بگرن،
ئەوەی کە گەرەکیانە بێژن ئەو کارە سپاه پاسداران و سناریۆی سپاه پاسدارانە ئێوە خۆتان بەرساختەی سپاه پاسدارانن انقلاب ژنانە و انقلاب هۆمۆسێکشواڵیە ئێوە بەرساختەی نظام سڵتەی جەهانیە نەمەچەکە قارەمانانەیە خەڵکە کوردەوار وا لە مؤسسات نامتعلقانە هندی پارسیە گورجی ئەرمەنی ئاسووریە تورک نامتعلقە بەر ئەم سەرزەمینە لە دەوڵەت زادەگانێ وەکو ئێوە تێپەڕیگە و تێپەڕێت پێتانم وت ئێوە قمار گەورەتان کرد پێتانم وت لەگەڵ ئاگرابازی ئەکەن مەهاباد ئەبێت بە ئەپدمی هەروە کە شنۆ بوو بە ئەپدمی و لە مەهاباد و هاتە دەر یەک لە دوای یەک لەمە و بەبعد تۆ حرەکەتە ئینقلاب واقعی ئەوێنیت ترسیاگەن ئاغایانە سەگ و سووتگە دەوڵەتە ئێرانی ترسیاگەن ناخواتە ناوە مەتنە حیزانەیە دەوڵەتیە ئێوە مؤسسات ساق و سەلیم قرار و تەحویل بدەن گوزارم ماسکی بکەن ئەم خەڵکە بێت بکوژرێت و بەرد بخوات و نابود بێت و ئێمە تیکە تیکە بووین تا تۆ پاڵ بەیت و بێژی مەعامەڵام کرد تۆی فاسد تۆی بەرساختە جارێکی تر و بارێکی تر بەناوە خەڵکە کورد و قسە نەکەن کورد قسەکەری نەگەرەک جارێکی تر خەمزە نەکەن لە دوورە ڕەوایەت دانەنێنە سەرە خەڵکە کورد نەیگەرەکە تۆ زوانی مەچەکێسی وەختی خۆی دەرەخات وەختێ لە مؤسسات دەوڵەتە ئێرانی عبورەکە جارێکی تر حەقت نییە بەسەر زامەکانە ئەم مردمە ڕەوایەتە حیزانەی دەوڵەتیانەی خوت بدەی جارێکی تر هەتا ئەڕواتە بەرەو خۆت لە بەرامبەرە تووڕەیە مردما قەرار ئەدەی تڕۆتر و ڕسواتر ئەوی کارمەندانە دەوڵەتە ئێرانی ئەندامانە کۆمەڵە و دموکرات پەکەکەیە تا بنە ئوستخەن فاسددار دەستە دەوڵەتە ئێرانی پەکەکەیە فاحەشەی دەوڵەت زادە تەمامە ئەوانەتانە وا گەرەک بوو مردمە ئێمە فاسدکەن مردمە ئێمە لە ناو خیابانە سابتیان کرد ڕۆڵەی ئینقلابین خوێنە کوردی وا لە ڕەگیانە وە لە دەوڵەتە ئێرانی تێپەڕیگن ئەوە ئێوە بوون بە چفکردنە ناوە گوێیە ئەم مردمە بە ترساندنە ئەم مردمە بە کوشتنە ئەم مردمە بە دروستکردنە مێژوویە جەعلیە شکستە ئێوەیە فاسد مردمە ئێمەتان تەسلیم کرد لە بەرامبەرێ مشتی نامتعلقە بێتەبارە بێدایک و باو کە لەم سەرزەمینە ئێوە کردتان ئمڕۆ مەهاباد لەرزەی خستگەسە گیانتان نازانن چۆنی کۆکەنەوە حەمەی خاتەمی بۆ دەرتێرن جا ئەگەر خەڵکە ئێمە لە مەهاباد لە دەوڵەتە ئێرانی تێپەڕیگە کامە هێزە دەوڵەتە ئێرانی ئەتوانێ بێت ڕەشەکوژی بکات ڕەشەکوژی ئەکات وەختی خەڵکە ئێمە لە ژێرە بارە ئەوان نەچێت دەوڵەتە ئێرانی لە هیچ کوێ خۆی ناگریتەوە نەک مەهاباد بۆکان و سەقز و مەریوان و کرماشان و جوانڕۆ و سنە و کامیەران و ئیلام و هەمەدانیش ئەدرێتە دەمیوە ئەمە گڕە قیامێکە وا ئێوە گەرەکتان بوو هەدایەت شدە بیوەنەگرا سەرزەمینە کوردانە حاڵیتە و پێتانم وت بە خەیچەکردن و خەمزەکردنە مشتێ فاسدە وەکو ئێوە مشتێ درۆزنە نەمایشیە وەکو ئێوە کە گەرەکتانە بە ئینقلابە فەمینیستی و گەی و سەکشواڵەتی حقیقەتە سەرزەمینە ئێمە بگۆڕن مردمە ئێمە مردمە مەجیدێکە مردمە ئێمە مردمە محتەرمێک و مردمە ئێمە لە بێئابڕوو پاچەگیرانی وەکو ئێوە و سەڵیتەهای وەکو ئێوە سەڵیە کرد بەڵام کە کاردگەیە سەرە ئێسکی ئەوە ئەکاوا دیت دوێکە یەکێکیان کوشتین ئمڕۆ وایان کرد جا کوڕن بەردەوامی کەن با بزانێ ئێمە فکر ناکەین دەوڵەتە ئێرانی لە تارانە کەفێ دەوڵەتە ئێرانی لە هەر کوێ کاکە تەسەور و وەهمی نەماگە کەوتگە حەزیە کات لادەیەک بێت حەزیە کات دهستانێک بێت حەزیە کات شارێکی چکۆلە بێت دەوڵەتە ئێرانی هیمای نەماگە و تۆ بعنوان سەرە دەوڵەتە ئێرانی ناتوانی ڕەوایەت و چیرۆک بکەی بۆ حرەکەتە خەڵکی ئێوە ئمڕۆ هەگەشتتان هەر لە مرادە وەیسیتان و
تا بەرزەگەرتان و تا سەگ و توولەکانە حیزبی دموکراتتان و گەرەکتان و بێژن مؤسساتە دەوڵەتە ئێرانی وێرانکردن کارە سپای پاسدارانە نەخوێڕی کوڕە خوێڕی انقلاب زەنانە و قنبادان و شعارە هدایەت شدەی گۆشەی ئەمنگرتن و ڕەوایەت بەسەر گیانە مەردمادان کار سپای پاسدارانەوە ئێوە خەریکن ئەیکەن مەهاباد باشی لەرزاندگن مەهاباد ئەڕوات خۆی بکا بە ئەپدمی و ئێمە نایەڵین ئێوە خەمزە و حیزە بکەن بە یەک ڕەوایەت ئەمە دوو ڕەوایەتی هەست ئینقلاب دەستە نامەرئیە ژنانەی هەمۆسێکشواڵەتیە ئێوە ئامین و سەلیمیە ئێوە ئاخێزە کوردانە دەوڵەتە ئێرانی هەڵتەکێنەرە خەڵکە تووڕەیە ئینقلابیە سەرزەمینە کوردەوار دا بزانین بیوەنە بەرەو بزانین ڕەوایەتە کێ سوار ئەوێت